بەڵێ خۆشەویستان بەرداوامە بین لەگەڵتان بۆ ئەمڕۆژ کلینیکی ڕۆژێکی نوێمان هەیە بە شێوازێکی ڕکۆرد کە دکتۆر ئاوات و پزیشکێکی بەڕێز ئامادەیان کردووە باز لە تالاسیما و هۆکار و نیشانە و چارەسەرەکانیەکات بابزانین دیارچینی ئەو هۆکارانە چینکەوە کا کەسێک تووشی تالاسیما بێت نیشانەکانی چین لە سەرەتاوە پێکەوبینەری ئەم بڕگە ڕێکۆردەی دکتۆر ئاوات و پزیشکە بەڕێزابن و دواترە گەڕینەوە لایەوە. سڵاتان لە ببینەرانی خۆشەویست ئەمڕۆ و تەوەری ڕۆژی دواتریشمان واتە تەوەری بەرنامەی داهاتوومان تایبەتەکەین بە نەخۆشی تالاسیما کە پێم وا بێوەکو پێویست ڕەنگە زانیاری وردمان نەبێ و هۆشیاری وردمان نەبێ لەسەرەوەی کایە ئەم نەخۆشیە چۆن خۆمان بەدەستی خۆمان ئەتوانین مناڵەکانمان لێ پارێزین و هەندێک جاریش بەداخەوە بەهۆی نەزانینەوە ئەشێ کە چەندین ماڵ و چەندین وەچە تووشی ئەم حاڵەتە بن. بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر چۆمان حسێنم کردووە کە پسپۆری نەخۆشیەکانی خوێنە. دکتۆر چۆمان بەخێر بێیت. زۆر پێم بڵێ نەخۆشی تالاسیما چییە، پێناسەکەی چۆنە، چەند جۆری هەیە، بۆچی هەندێک گەڵێ تالاسیمای بچووکە و گرفتیانی هەندێک تریش مانگانە خوێنیان تێکرێ و بەرە و حاڵەتی قورسە. بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. تالاسیما نەخۆشییەکی بۆ ماوەیی خوێنە کە دەڵێن بۆ ماوەی واتە پێویستە دایک و باوک هەردووچەند هەڵگری سیفەتەکە بن بەو شێوەیە مناڵەکەیان ماڵی توشبی تالاسیمایان دەبێت. ئەم نەخۆشیە تووشی بۆیەی هیمۆگلۆبینی خوێنە بێت واتە خڕۆکە سوورەکان کە پێکاتی سەرەکی خڕۆکە سوورەکان بۆی هیمۆگلۆبینە کە ئەمەش پەیوەندی هەیە بە گواستنەوەی ئۆکسجین لە سیەکانە بۆ خانەکانی لاش. کاتێک ئەم نەخۆشیە تووشە بێت خڕۆکە سوورەکان تەمەنیان کورتە بێت و هەروەها ئەو فرمانەی خۆیان جێبەجێ ناکەن کە ئاماژەم پێدا بەم شێوەیە کەسەکە تووشی کەم خوێنیە بێ. ئەم کەم خوێنیە ژوا دەکات کە پێویستکە ئەگەر تالاسیماکە با بڵێت جۆرە قورسەکەیان بێ پێویستەکە کە مانگانە هەنێجار تەنانەت 2 هەفتە جارێک بەڵێ خوێن بەڕێگەی خوێنگواستنەوە چارەسەری نەخۆشیەکە بکرێت. با بڵێت جۆرەکانی تالاسیما بەگشتی 3 جۆر تالاسیمامان هەیە. تالاسیمای تەنها هەڵگر ئەوە تەنها هەڵگری سەر لە تالاسیما ئەمە تەنها سیفەتەکەی تیا و ئەشێ کەسەکە تا مردن هەدە درشی پێ نەکا و بە پێی زانستی سەردەم بە نەخۆشی هەژمار ناکرێت. بەڵام تەنها ئەوە گرفتەکەی ئەوەی ئەگەر ئەم دوو کەس هەڵگری تالاسیماکە بن بۆی هەیە لە 125 مناڵەکانیان تالاسیمای قورسی هەبێت. بەڵام کە ئێمە دەڵێن لە 125 ئاماژەش بۆ بین کە ئەمە مەرج نییە کە کەسێک مناڵێکی تالاسیمای هەبوو بڵێ من ئیتر تا 3 مناڵی ترم تالاسیمای نابێت نەخێر بۆی هەیە 10 مناڵی بێ هەر 10 مناڵەکە لەو لە 125 بن کە تالاسیماکان هەیە. تالاسیمای مامناوەندیشمان هەیە کە ئەمە لە بینی هەڵگر و قورسەکەیە ئەمەشیان ئەکرێن بە 2 گروپەوە هەنێکیان بەبێ گرفت ئەتوانن ژیانی خۆیان ئاسایی بەسەر بەرن و بەبێ هیچ خوێنتێکردن و ینی کاریگەریی لاوەکی هەنێکیشان بەپێ هەندێک حاڵەت پێویستەکە ئەوانیش مانگانە خوێنگواستنەوەیان بۆ ئەنجام بدرێت. و تالاسیمای قورسیش ئەوەیە کە پێویستەکە هەموو مانگێت تەنانەت 2 هەفتە جارێ هەنێکیان مانگانە خوێن بەڕێگەی خوێنگواستنەوە چارەسەریان بۆ. زۆر باشە کەواتە مەبەستی بەڕێزدەوە بوو ئەگەر دایک و باوک هەردووچیان هەڵگری حاڵەتی تالاسیما بن ئەوە ئەکرێ مناڵەکەیان توش بوو بێ واتە گەر دایک و باوک گرفتێکی وازەحیشیان نەبێ ئەکرێ مناڵەکەیان نەخۆشیەکە بە قورسی بگرێ. بەڵێ ئەمە سا خۆشبەختانە لە تاقیگەی ناوەندی هەموو هاوزەرگیریەک پشکنینی هەڵگرتنی تالاسیمایان بۆ کرێت. ئەگەر هەردوو دایک و باوکەکە هەڵگری سیفەتەکە بن لە 125 مناڵەکانیان توشبووی تالاسیما بێت. لە 150 بەپێی بەگوێری ئەو بۆ ماوەیەکە هەیە لە 150 تەنها هەڵگری سیفەتەکە بن لە 125 توشبوو نابن. بەڵام
ئەمە ئێستا هەموو هاوسەرگیریێک ئەمە پێویستە یعنی تەنانەت ئێمە چکە لە ناوچەیەکە ئاژین لە ناوچەی جیۆگرافی مەناطیقەکەمان بە ڕێژەیەکی زۆر تالاسیمای تایە لەبەرەوە پێویستەکە ینی ئەم زانیاریە تەنانەت مەلاکان و دادوەرەکانیش ئەم زانیاریان هەبێ هیچ مارەبڕی هێگە هاوسەرگیریێک ئەنجام نەدرێت هەتاکە ئەو دوو کەسە پشکنینی خوێن نەکرێت کە هەڵگری سیفەتی تالاسیمان نەبن. ئەگەر دوان هەڵگر بن و زۆریش دڵیان بەیەکەوە بێت چی بکەن؟ ئەو کاتە پێویستەکە ئەو دوو کەسە بۆ هەموو دووژیانیەک کاتێککە ئافرەتەکە دووجیان نەبێت پێویستە پشکنینی تالاسیما بۆ کۆرپەلەکەی ناوسکی بکات ئەنجام بدات. ئەو پشکنینەش لەڕێی با بڵێن بۆی بینەران وازەحتر بێت لەڕێی دەرزیەکە ئۆکرێ بە سکی ئافرەتەکەیە کە پێستی سکو ڕەحمی ئافرەتەکە ئەبڕێم دەرزیێتە سەر وێڵاشی مناڵەکە لە وێڵاشی مناڵەکە نمونەیە وەرەگیرێ ئەم نمونەیە پشکنینی بۆ بکرێت ئەگەر تەلاسیمای قورس بێ پێویستەکە ئەو مناڵە لەبار ببرێت کە ئەمەش بەپێی فتوای زانایانی ئاینی فتوای لەسەرە کە هیچ گوناحباریەک نابێت کە ئەو مناڵە لەبار ببرێت ئەگەریش تەنها کەسەکە هەڵگر بێت و یان کۆرپەلەکە هەڵگر بێت و یانەوە تا تەلاسیماکەی بۆ کاتاڵین با دووجیانەکە بە حاڵەتێکی ئاسایی خۆشبەختانە و پشکنینە ئێستا لە 85 بۆ 90 لە سنتەری تەلاسیمای نەخۆشخانەی فێرکاری شەید دکتۆر هێمن کە ناسرا نەخۆشخانەی جمهوری ئەنجام دەدرێت. بەڵام ئەو ڕێژەکەبەی کە ئەمێنێتەوە پێویستی بە ئامێری پێشکەوتوترە کە ئەویش پێویست دەکات کەسەکە لە سنتەرێکی تر کە نەخۆشخانەی تایبەت بێ ئەنجامی بدات. باشە کەواتە قسەکەی بەڕێزەوەی ئەگەر دایک و باوکێک هاوسەرگیریان کردبێ و دایکەکە لە حاڵەتی دووجیانیا بێ بۆ دڵنیابوونەوە لەوەی کە ئەگەر هەردووکیان هەڵگرمن ئایا مناڵەکەیان توش بۆیان نائەکرێت سەردانی سنتەری تەلاسیما بکە لە شاری سلێمانی و ئەکرێ بە وازەحی لە سایانەوە ئەو حاڵەتی بۆ یەکلا بکرێتەوە. بەڵێ زۆر ڕاستە بەڵام لەگەڵ ئەوش پێویستە بڵێن کە ئەو پشکنینە ینی ئەو دوو کەسەکە هاوسەرگیریەکەن ئەبێ بچنە ژێرباری چەند مەترسیەکەەوە بۆ نمونەیەکی لە مەترسیەکان لە کاتی پشکنینەکە لەوانەیە لە بارچوونی تیاابێ ڕەحمی ئافرەتەکە زیانی پێ بگات تەنانەت بگا بە نەشتەرگەری لابردنی ڕەحمی ئافرەتەکە ئەو کاتە ئەو کێشەی بۆ دروستە بێ هەنەجار لە کاتی پشکنینەکە بۆ هەیە لە بارچوون ڕووبات یعنی ئەم کێشانە هەمی دروستە بێ لەبەر ئێمە باشترین بژاردە بۆ دوو کەسێکی هەڵگری تەلاسیمان ئاخینە بەردەمیان ئەوەیە کە هاوسەرگیریەکە نەکەن ئەوە لەمی باشترە. دکتۆر چۆمان پێم بڵێ چۆن حاڵەتی تالاسیما بناسینەوە ئایا هەر ئەوەی کە تۆزێک ئێسخانی دەم و چاویان گەورەترە بێ و شکڵیان تۆزەگە گۆڕێ یاخود ئەشێ لە سەرەتای تەمەن و لە ساڵ یەکەم و دۆمە درچی پێ بکەین؟ بەڵێ ئێستا نەخۆشی ئێستا خۆشبەختانە لەگەڵ بەرەوپێشتنی زانست دایک و باوک درک بەوەکەن کاتێککە مناڵەکان ئەگەر بۆن منە توشبی تەلاسیمای قورس بێت لە 3 مانگی بۆ 6 مانگی ئیتر ئەم مناڵە هەستەکەی ڕەنگی سپیە بێت شیر خواردنی کەمە بێتەوە بە نیشانەکانی کەم خوێنی تیا دەرەکەوێت ئەچێ پشکنینێکی خوێنەکات ئەبینێت کە خوێنەکەی کەمە ئەو کاتە دەزانرێت کە دایکباوکەش هەڵگری تەلاسیمان و ئەم مناڵەش بەو شێوەیە کەم خوێنە و پشکنینی تەلاسیمای تایبەت هەیە پێڵەن SB ئێلکترۆفۆریسی پێڵەن پشکنینی تەلاسیمای بۆ ئەکرێ بۆ مناڵەکە کە هیمۆگلۆبینی کۆرپەلەیی پێڵەنەوەتە SBF ئەوەی بەرزە بێتەوە ئەم سێ مەرجە هەبێت ئیتر ینی یەکلای بیتەوە کە ئەم مناڵە تەلاسیمای قورسی هەیە بە تایبەت ئەگەر 3 جار ڕێژەی هیمۆگلۆبینی خوێن بێتە خوار 7 گرام بۆ هەر دەسیلیترێکەوە کە پێوش پێویستەکە ئەو ڕێژێش کەم و پێویستەکە خوێنی تێکرێ ئەو مناڵە ئیتر بڕیارە درێت کە ئەم مناڵە تەلاسیمای قورسی هەیە و پێویستەکە لەگەڵ یا بڕات وەکو ماکەکانی تەلاسیما مەبەستت ئەوەیە کە شێواز دەم و چاویان ئەگۆڕێ دواتر یەینە سەرەوە بەڵام بە پرسیارێک سەرکەم بەرلەوە ئەوانەی کە توش بووی تالاسیمان و تالاسیمای گەورەیان هەیە بەدەر لەوەی کە خوێنیان تێبکرێ هیچ چارەسەرێکی بنەڕەتی هەیە ئێستا لە وڵاتی خۆمان بکرێت چکە ڕەنگە هەندێک حاڵەت هەبێت تر نەزانرێ یاخود لە نەزانینەوە ئەو مناڵەکە دروست دەکرێت ئەکرێ شتێک بێتە پێشەوە کە بە تەواوی ئەو کەسە بکەینەوە بە کەسێکی ئاسایی لە ڕووی گرفتی خوێنەوەی تر هیچ کێشەیەکی نەمێنێ؟ بەلا پرسیارە زۆر جوانە چارەسەری بنەبڕی تەلاسیما تەنها چاندنی مۆخە چاندنی مۆخیش بە شێوازێک دوو جۆر ئێمە زانین دوو جۆر چاندنی مۆخمانەیە ئەلۆجێنیک و جۆرەکەی تریان
ئۆتۆلۆگەز ئەوەیە کە کاتێک کەسێک شێرپەنجەیەکی خوێنێ بێت تەنها مۆخی خۆی بۆ ئەچێنرێتەوە بەڵام ئەلۆجێنیک ئەوەیە کە کەسێک چاندنی مۆخی بۆ بکرێت لە کەسێکی ترەوە مۆخی بۆ بوازرێتەوە کەواتە لە تەلاسیمیا پێویستەکە یعنی چارەسەری بنەڕەتی چاندنی مۆخە خۆشبەختانە ئێستا لە نەخۆشخانەی شەهید شاسوار پشت نەخۆشخانەی هیوا سەنتەری چاندنی مۆخ بۆ چەند ساڵێکە کراوەتەوە ڕێژەیەکی بەرچاو نەخۆشی تەلاسیمیان چاکردوتەوە کە وەکو کەسێکی ئاسایی ژیان گوزارێنێ بەڵام بۆ چاندنی مۆخی بۆ بکەی پێویستە مۆخی لە کەسێکی نزیکی خۆ بۆ بوازرێتەوە باشترینیان خوشک و برایە خوشک و برا بە ڕێژەی دووەمیش دایک و باوک ئەمە پشکنینی مطابقەواتە گونجانی مۆخی بۆکەین ئەگەر کەسێکی توشبی تەلاسیما بۆ منە خوشک و برای هەبێت ئەو پشکنینیان بۆکەین ئەگەر بۆ منە خوشکیا برایشی دەرکەوت کە گونجێ مۆخەکەی لەگەڵیان بگونجێ ئەبێ 100% گونجاو بێ بەو شێوەیە چاندنی مۆخەکەی بۆ ئەنجامە دەین و لە دوای ئەو چاندنی مۆخە بە کەسێکی ئاسایی و ژیانێکی ئاسایی بەڕێکات و وەک ئەو کەسەی لێ کە مۆخەکەیان بۆ چاندویان ئەگەر ئەو کەسێک کە مۆخەکە بۆ چاند تەنها هەڵگری تەلاسیما بێ ئەو تەنها هەڵبوو کەسێکی هەڵگری لێ ئەگەر توشبوش نەبێ ئەو کەسێکی توشبوو کەسێکی ئاسایی ژیانی خۆی بەتەواوی نۆرمەڵە بێت ڕێ دەکات زۆر باشە تورشەوان تو باسیەوەت کرد ئەوانەی کە حتا لەسکی دایکیشیانە بزانرێت توشبووی تەلاسیمان لەوانەیە بە تەواوی ئانی بنەبڕی ئەو سپڕێ بکرێتەوە سپڕەیە کۆتایی پێ برێنرێ و لەبار ببرێت پرسیارەکەی من ئەوەیە ئەم نەخۆشی ئەوەندە تونند و ئەوەندە قورسە کە وا بکرێ گەرزانیمان دایکێک مناڵەکەی توش بۆ یەکسەر لەبار ببرێ و ماکەکانی چێ بگشتی بەڵێ نەخۆشی تەلاسیمان نەخۆشیەکە لە شێرپەنجە گەڕاوەتەوە ینی شتێک وەکو ئەویش وەکو حسابی شێرپەنجەی بۆ کرێ چونکە تۆ نەخۆشی تەلاسیمان نەخۆشیەکە ینی تۆ بە بەردەوام ژیانی ئەم مناڵە هەموو ژیانی تەمەنی لە خەستەخانە بەڕێەکە و ئەبێ خوێن وەرگێت و لە پاڵ خوێنەگرتنەکە چەندین چارەسەری تر وەرگێت و ئەم خوێن وەرگنی چەندین کێشەی خۆی هەیە چەندین ماکی خۆی هەیە دوایی ئەگەر دەرفەتمان هەبوو باسی ئەوانەشەکەین چونکە ئێستا ئەم بۆ نمونە لەوەتەی من لەو سەنتەری تەلاسیما داوامەکەم ئەتوانم بڵێم نزیکەی 50% مناڵمان لەبار بردووە ئەگەر ئەم 50% مناڵە بە تەلاسیمای خۆرس بهات ناتە دنیا تەنانەت خوێنی بانقی خوێنیش ئەو خوێنێکە هەیە لە بانقی خوێن یعنی بەشی ئەو مناڵانی نەئەکرد یعنی ئەو کاتە حسابکە ئەبێ بە چ ئەزمەیەک یعنی تێگەی لێم ئەوە نەخۆش تەلاسیما ئەو خاڵی تر سەبارەت ماکەکانی تەلاسیما باکەکانی تەلاسیما ئەگەر نەخۆشی تەلاسیما سەرەتا ئاماژە بۆ بەم ئەگەر بێت و ئەم کەسە بە بەردەوام خوێن وەرگێت و چارەسەری پێویست وەرگێت ئەتوانێت ژیانێکی ئاسایی بەبێت چاندنی مۆخیش تەنانەت ئەتوانێت ژیانێکی ئاسایی وەکو کەسێکی ئاسایی بەڕێ بکات و تەمەن و هەموو مافێکی ژیانی خۆی یعنی وەکو کەسێکی ئاسایی بەڕێ بکات و هیچ کێشەیەکیشی نەبێت بەڵام ماکەکانی تەلاسیما لەوە زیاتر لەوە دەرەکەوێت ئەگەر بێت و کەسەکە بە شێوازێکی ڕێکوپێک خوێن وەرنەگرێت ئەو کاتە دەموچاوی پێدەوترێت دەموچاوی تەلاسیما ئەویش بریتێ لە ئاوسانی ناوچەوان و فراوانبوونی ئێسکەکانی ڕوومەت و دەرکەوتنی ددانەکانی سەرەوەی دەم ئەمانەی تا دەرەکەوێت هەروە بێتەوە گرنگترین ماکی تەلاسیما لە خوێن وەرگرتنەوە دروستە بێت چونکە ئەم نەخۆشە بە بەردەوام مانگانە یان دوو هەفتە جارێک یان هەمانەتەنان هەفتەی جارێک خوێن وەرەگرێت ئەم هەموو بڵێک خوێن کە ئەچێت لەشی ئادەمیزادەوە 250 بۆ 300 میلیگرام ئاسن لەگەڵ خۆی ئەچێتە ناو جسمیەوە لەناو لاشەیەوە لاشەش توانای دەرکردنی ئەو ڕێژە زۆرەی ئاسنەی نییە بەم شێوەیە ئاسنەکە کەڵەکە ئەبێ لە جسمە ئەم ئاسنەش کە کەڵەکە بوو ئەگەر لە نوخامە ڕژێنە ژێرمێشکە ڕژێن بنیشێ و کاتە کێشەی گەشەی بۆ دروستەکە کێشەی هۆرمۆناتی نێرینە و مینەی بۆ دروستەکە کە سیفەتەکانی تا دەرناکەوێت ئەگەر بێت و بۆ نمونە لە پەنکریاسا بنیشێ کێشە بێتە هۆی دروستبوونی نەخۆشی شەکرە ئەگەر بێت و گرنگترینیان لە دڵا بنیشێ لە ماسکوگانی دڵا بنیشێ کێشەی دڵی بۆ دروستەکات و کە لەوانەیە ژیانی کەسەکە بە نەخۆشی دڵ کۆتایی بێت کەواتە گرفتی زۆریان گرفتی زۆرە بەڵێ دکتۆر چۆمان ئەمەوێ کۆتا پرسیارم ئەوە بێ من بەشێکی دایک و باوکم بینیوە کە خزمن هاوسەرگیریان کردووە نەشیان زانی و دواتر مناڵەکەیان توشبووی تەلاسیما دەرچەوە قسە چێ لەسەرەوە
بەڵێ زیاتر با بڵێن ئێمە کە ئەڵێ هەردووچیان هەڵگر بن مەرج نییە خزم بن ینی بۆ نمونە لەوانێ دایک و باوکە خزم بن هەردووچیان هەڵگر بن لەوانەشە خزم نەبن هەرێکی لە جەمسەری وڵا هەردووچیان هەڵگر بن و هەمان کێشەیە بێت کە مناڵی تەلاسیمیانەوە بەڵام بەگشتی ئێمە تەنانەت ئەو هاوسەرگیری ئەکرێت ئێستا لە مختبر لە تاقیگەی ناوەندی کە باڵێ کوڕ و کچێک هەڵگری تەلاسیماکە بە سیفەتەکە بن یەکسەر ڕەوانەی ئێمەیەکەن ئێمە لێرە ئێمە هەموو ڕوونکردنەوەیان بۆ ئەین هەموو ئامۆژگارێکی خۆمانیانەکەین بەڵام لەگەڵ ئەوەشا دەبینیت کە قسەکەی جەنابتە هەندێک جار دایک و باوکە یعنی پشتگوێ خەن و پشکنینەکە ناکەن و دوای مانگێک دوای هاوسەرگیریەکە دوای مانگ دوای هاوسەرگیریەتەوە بە مناڵێکی تەلاسیمای مەیجەرەوە ئەو کاتە یعنی گرفتەکە بۆ سنتەری تەلاسیمە بۆ حکوومەت دروست دەکاتەوە چونکە تۆ هەر مناڵێکی تەلاسیما یعنی تۆ ئەو دەرمانەی کە پێویستە وەریگرێ بۆ دەرکردنی ئاستی زیادەی جسم دەرمانێکە گرانە یعنی هەندێک جار ئەتوان بڵێم دەستیش ناکەوێت لە خەستەخانەکانە کە ئەوش داچارە بێ بیکڕێ خۆی ینی گرفتی دارایی بوو خەزانەکەش دروستەکە یعنی کێشمەشێشی زۆری بۆ دروستە بێت و لەبەرەوە ینی ڕێنمای ئێمە ئەوەیە کە ئەو ژن و مێردانەی کە ماڵی تەلاسیمیان هەیە ئەو کوڕکچانێکی هاوسەرگیریەکان هەڵگری تەلاسیمان بە هیچ شێوەیەک پشکنینی کۆرپەلەی ناوسکی دایک پشتگوێ نەخەن بۆ مەسلحەتی خۆیان و کۆمەڵگە و حکوومەتیش چاوت خۆش دکتۆر چۆمان بە ئومێدیەوەین کە هەموو دایک و باوکان ساخ و سەلامەت بن و هەموو ئەو بەڕێزانش کە هەڵگری تەلاسیمان بە زووترین کات و لە سەرەتا سپڕەکانە ئەو پشکنینە بکەن بۆی ئەگەر گرفتێکی لەو بابەتە بۆ ئەگەر ناڵەکەیان توش بوو کۆتایی بە سپڕێکە بێنرێ ومێدمان سەلامەتیە بۆ مولاتکان و خواتان لەگەڵ